مشکی ما گەورەترین سڕ و ڕازی جیهان دەناو ئێمەدایە. بەناسینی مشک و شێوەی کارکردنی دەتوانین بڵێن هەنگاوەکت ناوە بۆ ناسینی خۆت. مشکی ما وەکو دەریا شەپۆلاویە، وەکو دەریا چۆن شەپۆل هەیە، ئەنواعی شەپۆل، شێوەی جۆرە جۆری شەپۆل، شەپۆلی ورد، شەپۆلی گەورە گەورە، شەپۆلی زۆر بەهێز و جاریش شەپۆلایەکی زۆر ئارام. ناسینی ئەو شەپۆلانە وەک کلیلێک وایە کە دەتوانی پێی بچێ ناو دەروون و ناخی خۆت. جاکە ئەو کلیلەت و بێ بچێ ناو ناخی خۆت دەتوانی هەر جور گۆڕانکارێکی بتەوێت دەنێ و ناخی خۆتدا ئەنجام بدەی و هەر گۆڕانکارێکی بتەوێت بیکەی. مشکی مە شەپۆلاویە، هەردەم خەریکی ئەنواعی شەپۆل لەنێو مشکی مەدا ئەوە دەڕۆن لێ دەدرێن، یعنی بە فرکانسایەکی جیاواز، فریکوێنسی جیاواز مشکی مە خەریکی لەرەلەر و شەپۆلە. دە هەر حاڵەتەشدا، دە هەر شێوەی بوونتدا چە بڵێن وەخەبەری و نوستووی، خەریکی بیرکردنەوەی، خەریکی ئیبداعی، خەریکی ئیختراعی، دەخەوی قوڵدای، دە هەر یەک لە حاڵەتانەدا مشکی مە شێوەی شەپۆلەکانی جیاوازە کە بیان ناسی لە ڕێگای ئەو شەپۆلانەوە وەوەی کە دە هەر بەشەیدا چ کارێک دەکردرێەوە، چ کارێک دەتوانی بکەی، دەتوانێت ڕێک بچێ ناو ناخی خۆت و چۆمڵی دەستکاری زۆر بەشەکانی ناو دڵ و دەرونی خۆت بکەی، ناو ڕۆحیات خۆت بکەی، ناو ئەخلاقی خۆت بکەی، ناو داهاتی خۆت بکەی. با پێکەوە چاوەکی لێ بکەین بزانین ڕێک ئەو شەپۆلانە چەند، مەسەڵەن دە هەر حاڵەتیدا مشک چ جور شەپۆلێکی هەیە. ئەگەر بین و شێوەکانی شەپۆلەکانی مشک بکەینە بەش بەش کە ئەوەی کەمە دە هەر حاڵەتی خۆماندا مشک چ جور شەپۆلێکی هەیە، دەتوانین دەستەبەندیان بکەین، بەش بەشیان بکەین بە 5 بەش. بەشی سەرەتا کە بڵێن بەشی عادی خۆمانە حاڵەتی بێتایە، بێتە وەخەبەری شت دەکەی، کار دەکەی، فکر دەکەیەوە و زۆر شتی دیکە کە دە حاڵەتەدا حاڵەتی وەخەبەربوونی عادیدا بێتە. بەشی ئالفا بەشێکە کە دەڵێن خەریکی بڵێن ئارامبوونی، چاو دەسەرێکدانەوە دەتێت تۆزێک ئارام بێەوە، خۆت ئامادە دەکەی بۆ خەو، دەتەوێت بخەوی، وەخەبەری ئاگە لە دۆبەرت هەیە بەڵام ئارامتری لە چاو جارانی خۆت. بەشی دواتریوی تێتە حاڵەتی خەوندیتنە. مشک تاو خەریکی خەوندیتنە، خەوند دەبینی یان خەریکی خەیاڵکردنی، ئاگە لە دۆربەری خۆت نیە، تەنیا دەنێو خەیاڵەکەی خۆت داوەدی و دەڕۆی، یعنی دەتوانین بڵێن وەخەبەری بەڵام دە خەیاڵدا دێ و دەڕۆی، یانێکەنا دەخەودا خەریکی خەوند دەبینی. ئەوە حاڵەتی تێتایە. دوای تێتای دێڵتا دێ. دێڵتا خەوێکی تەواو قوڵە، هیچ هۆش و ئاگای خۆت نەماوە تێدا، یعنی ئاگات لە هیچ شتێک نییە و تەواو دەخەوێکی قوڵدای و جسم خەریکی نوێکردنەوەی خۆیە، هۆرمۆنات، بیرەوەریەکان، بەشی ژێرهۆشت، بەشی ناخۆدەگا هەت سابکانشەس تەواو لەوێ کاریگەری هەیە و خەریکی کار دەکات لەسەر تو. بێجگە لە ئەو 4 بەشێکی باسم کرد، بەشێکی دیکە هەیە تۆزێک فێرکانسەکەی لەسەرترە، لە فێرکانسێکی سەرتەدا، ئەویش بەشی گامایە. گاما شەپۆلەکانی زۆر ورتر و زۆر سەریعترن. لە چ کاتێکدا تووشە حاڵەتان دەبین کە تۆ زۆر چۆن بڵێ بەقوڵی و خەریکی بیر لە شتێک دەکەیەوە، یان خەریکی حاڵەتایەکی عیرفانی و ڕۆحانی زۆر قەوی، شتێکی زۆر مهم و خەریکی ئەنجام بدەیت، شتێکی زۆر قوڵ و خەریکی ئەنجام بدەیت و هەموو مێشکت خەریکەوە کاری پێ دەکرێت. زۆربەی بەشەکانی مێشکت خەریکی کارکردنن، یەک دنیا کار دەکات مێشکت، بۆیە زۆر بە وردی و زۆر بە سەریعیش شەپۆلەکانی وا دێن و دەڕۆن. با تۆزێک ورتر بینە ناو شەپۆلەکانی مێشک. لە بێتاوە دەست پێ دەکەین. بێتە حاڵەتی عادی ڕۆژانەی مێشکە لە چۆن بڵێ 13 بۆ 30 هێرتز دەڕوە شەپۆلەکانی مێشک. هێرتزیش چییە؟ هێرتز چۆن بڵێ پەیوانەی ئەو شەپۆلانەیە کە دووبارە بوونەوەی ئەو شەپۆلانی مێشکەکە بزن لە یەک چرکەدا چەند جار ئەو شەپۆلانە لێ دەدەن، چەند جار دێن. جا ژمارەکەی کە
بڵێن سێزەوی سێزە کەمترین هێرسە حاڵتی بێتات تا 30 هێرس دەڕوا فەرقیان چیاوانە حاڵتی عادی کە ئارامی ئەوە لە ژمارەکەمەکەیە بەڵام کە بەرەبەرە مەسەن زەخت دێت سەرت فشار ئسترێس فکرکردنەوەی زۆر ناڕەحەتی خەم تووڕەیی هات کەم لە حاڵتێکی عادیدا لێدانی شەپۆلەکان زیاتر دەبێت تا 30 هێرس دەڕوا حاڵتی عادی وەکو چۆن بڵێ تووڕۆرانە چ دەکەی خەریکی وە خەبەری شت دەکەی شت دەخۆی ڕێگا دەڕۆی سیاقەت دەکەی ڕانندگی دەکەی خەریکی کاری ڕۆژان و نۆرماڵی خۆتی حاڵاتی کە بەسەرت دێ دیاری دەکات کە مەسەڵەن شەپۆلەکانی مێشکت لە چەند و بۆ چەندی دەڕۆ لە عادیترین و ئارامترینی لە خواردترینەتی و کە مەشغوڵتری مێشکت دەچێت لەسەر ژمارەی زیاتر لە هێرس ئەو حاڵتانی کە دەبینی مێشکت زۆر مەشغوڵە دەتوانێت بهێنەوە حاڵتێکی ئارامتر بە تەنیا مەسەڵەن چاو لە سەرگرانی چەند هەناسەیەک هەڵبژی تەنیا هۆشت بێ سەر هەناسەکەت لێدانی شەپۆلەکانی مێشکت دێتە خواردتر و ئەوەش کارگەری لەسەر تو هەیە کە تۆ پێ ئارامتر و ئارامتر و ئارامتر دەبێەوە لەو حاڵتە قەلەقی دڵڕاوکەی ئەوانە دێ دەرێ تەنیا بچی چاو لە سەرگدانان و هۆش بێ سەر هەناسەت حاڵەتی دووەم ئالفایە ئالفا لە نێو جەماعەتی مەدیتێشن ئەوانەی کە خەریکی لایەنی دەرونینە یەک لە حاڵتە گرنگەکانە بۆچی دەتوانین بڵین دەواازەکەنە بڵین پەنجەرەی ژێرهۆشت پەنجەرەی ناخۆداگاهت سابکانشزت کراوەتەوە ئەتو دەتوانانی قسە لەگەڵ ناخۆداگای خۆت بکەیت قسە لەگەڵ سابکانشزت بکەیت قسە لەگەڵ ژێرهۆشت بکەیت لە ڕێگای پەنجەرەوە نەچێتێ نێو ژوورێ بەڵام دەرکێک نیوە کراوە هەیە یان پەنجەرێک کراوەیە کە دەتوانی قسەی لەگەڵ بکەیت چۆنیش بڵین لە حاڵەتی ئالفادا تۆ وەخەبەری وەخەبەر نییە هۆشت هەیە و هۆشێکی باشت نییە کە دەتەوێت بنووی دەتەوێت بخەوی دەتەوێت سرعات بکەی تەقریباً باز لامشت دێنی و تەنیا فکر لە خەوتنەکە دەکەیەوە فکر لە ئیستراحەتەکە دەکەیەوە بەڵام هێشتا وەخەبەری و نەنووسوی ئەو بینە ئەو حاڵەتە باشترین حاڵتە بۆ چۆن بڵێ وەکو چەقاندن هەیە شت دەچەقێنی شت دەچێنی شت شین دەکەی و لە ئاردی دەنک و بەزر و شتیوە دەچەقێنی بۆی کە شین بێتەوە باشن حاڵتە بۆی کە بۆ چاندنی هەندێک بەزر هەندێک دەنک دەخۆتدا دەنکی ئەو شتانی کە دەتوێت دەخۆتدا ساز بن دەنکی ئەو شتانی کە دەتوێت دەتوودا بۆ نمونە دەتوێت گۆڕانکارێک دەخۆتدا چاککەی ئەوانە وەکو دەنگ دەتوانانی دەو حاڵتەدا دانێ خۆتدا بیچەقێنی بە تەسەورکردن بە هەندێک لێکدانە و بە هەندێک خەیاڵکردن بە هەندێک تەکنیک هەیە کە دەنێو حاڵتی ئالفادا دەتوانی بیکەی کۆی گشتی چێ دەمێ بڵم حاڵتی ئالفا دەرگایەکە بۆ ڕێکخستنەوەی ناخ و دەرونی خۆت ئەتووە خەبەری ئەتوانی کارگەری لەسەر خۆت هەبێت یعنی کراوەیە تۆ هەر شتێک دەتوێت دەخۆتدا جێبەجێکەی تەنیا بە خەیاڵکردنی دەو بەر دە لەحزەدا دە وەختدا و دووبارەکردنەوەی ئەو خەیاڵە ئەو شتە دەخۆدا جێبەجێکەی بۆ نمونە مەسەڵەن تۆ تێ بێ بە فەرزەن کابرایەکی وەرزشوانی دەتێت بە پاڵەوانی مەسەڵەن لەشتوانی پاڵەوانی بەدەنسازی پاڵەوانی بادی بڵدینگ بە دەو حاڵەتانەدا دە حاڵتی ئالفادا کە مەسەڵەن دێنی خۆت تەسەوڕ دەکەی خەیاڵی ئەو شتە دنی خۆدا سازەکەی بڵێت تو بێتە پاڵەوانی ئەو شتە وە دووبارە و دووبارەکردنەوەکەی ناڕاستەخۆ بە خۆت دەڵێ بە نێو ناخۆداگاهت دەڵێ بە سابکانشست دەڵێ کە بڵێ ئەتو ئەو هیوایەتت هەیە ئەو خەیاڵەت هەیە و ئارەزوێت هەیە و ئەویش دێ کارت بۆ دەکا ژیانی تو وارێک دەخا کە تو بەرەو ئەو شتە بڕۆی بەرەو ئەو ئامانجە بڕۆی بگەی بەو تارگەتێ بگەی بۆ هەدەفەی کە هەتا یان هەر کارێکی دیکە مەسەڵەن کە لێدا بڵێن پاڵەوانی بڵێن لەشتوانی و دەتەوێت ببێ بە کابراایکی موزیسیە دەتێت ببێ بە کابراایکی هونەرمەند دەتەوێت ببێ بە فڵان نۆ بزنسە کە بێ خۆت دەو حاڵەتەدا تەسەوڕکەیت دەنێو حاڵتی ئالفادا ئەو شتەی خۆت ببینی کە تو بێتە ئەو شتە هەستی ئەو شەش دەخۆتدا ببینی کە مەسەڵەن بێتە فەرزەن دەتەوێت بێ بە دکتۆر کابراایکی بڵێن خوێن قوتابی خوێندەواری دانش ئاموزی یا هەر شتێکەی کە خۆت ببینی دە حاڵتی ئالفادا کە تو بێتە ئەو شتە
بۆ خەریکی ئەنجامدانی کارەکانی تایبەت بەو شتەی مەسەڵەن دەتەوێت بە دکتۆر خەیاڵی بوون بە دکتۆر دەخۆت دەببینی و ئەوەی ڕۆژانە دووبارەکەوە جسمت مێشکت خەیاڵت ژیانت وارێک دەخسرێت کە چی ئەتوو بەرەو بوون بە دکتۆر بڕۆی پێشێ وە دەشبیەی. حاڵەتی تێتا فێرەکانسەکانی مێشکی کەمترن لە خواردترن 4 بۆ 7 کەمتر لە بێتایە، ئارامترە، بەڵام مێشک هەروە خەریکی شەپۆلاوی لێ دەدا. حاڵتایکە وەک خەوندیتندا ئەو نەوە شەپۆلانە دیار دەکەن کە ئەتوو وا خەریکی خەوندیتنی خەریکی ڕۆیایەکە خەونێکە شتێکەوە بخۆی دەڕایتر بەپێی چۆنیەتی خەونەکە لەوانەیە مەسەڵەن ئارام بێ یان لە شەپۆلێکی سەرەتر لێبدا. حاڵەتی عاتیشدا کە تو مەسەڵەن لە دەوروبەرت دابڕایی وە خەبەری بەڵام خەریکی خەیاڵکردنێکی خەیاڵێک دەمشک خۆدا بە خەریکی دەبینی خەیاڵێکی قوڵات جوورێکە دەبینیت لەوانێت تو لەکن دەوروبەرەکان دانیشتووی مەجموعەیەک کەس لە بەیەکەوە دانیشتن بەڵام تو دەنێو خەیاڵێک دای ئەسەر لەنێو جەماکە دابڕاوی و تەنیا شتێکە ئاگای دەکەی ئەو خەیاڵێکە لەنێو مشکتدا دەبینی بە قوڵی چێتە نێو خەیاڵەکە ژوا دەڕۆی و دێ و دەڕۆی چێتە نێو حاڵەتی تێتا. حاڵەتی تێتا دا مێدیتیشنی قوڵدا دەتوانێت بگەی بە حاڵەتی تێتا دا نێو هیپنۆتیزمیشدا عین نەوکارە دەکات دەنێو هیپنۆتیزمیشدا دەتوانێت بگەی بە حاڵەتی تێتا یان کەسێکە تۆ هیپنۆتیزم کەیان بۆ خۆت هیپنۆتیزم کەی دەگەی بە نێو حاڵەتی تێتا. حاڵەتی تێتا بە پێچوانی حاڵەتی ئالفا کە کتومەک پەنجەرەیەک وە کە دەگەڵ جێرهۆشت دەگەڵ ناخۆدەگەهت دەگەڵ سەبکانشست قسەی بکەی یان بەزر بچەقێنی دەنگێک بچەقێنی کە دواتر وەدی بێت. حاڵەتی تێتادا ئەو گۆڕانکارانی کە دەتێت بەسەر خۆت بینی ڕاستە خۆ دەتوانێت بەسەر خۆتی بینی، ینی هەر گۆڕانکارێکی بڵێن ڕۆحیە، عاتفیە، دەرونیە، ئەخلاقیە، شێوەی بیرکردنەوەی یان هەر شتێکی دیکەیە ڕاستە خۆ دەتوانێت لە حاڵەتی تێتادا بەسەرخۆتی بینی لەوانەیە بەجارێک یان 2-3 جار ئەو گۆڕانکارانی تاوە جێبەجێ دەبن. گۆڕانکارێکی بڵێن شێوەیەکی بیرکردنەوەی مەسەڵەن تو گرفتە لەگەڵ شتێکی هەیە ئەو گرفتە دەنێو حاڵەتی بێتادا دەتوانێت چاک بکرێتەوە، حاڵەتی تێتادا دەتوانێت چاکرێتەوە. یان شتێکی دەرونیت هەیە کە ناخۆشە نازانیت چیە مشکلێک تێگرفتێکت هەیە حاڵەتی تێتادا ئەوانە ڕاستەخۆت چا دەکرێنەوەی بێ هیچ ئەو لاولا. مەسەڵەن ئەگە بخۆت توانێت بچێت نێو حاڵەتی تێتا هەندێک تەکنیکێکە دواتر باسی دەکەم بڵێن تو بۆ خۆت لە هەم کەس باشتر دەزانین لەوانەیە مەسەڵەن گرفتێکت هەیە مشکلێکت هەیە ڕقێکت هەیە یان شتێکی ناڕێکت هەیە کە دەبینی سەر ڕێگای تو لێ دەگرێت بۆ زۆرێک لە کارەکانی کە دەتێ بیکەی دەنێو حاڵەتی تێتادا ئەوانە دەتوانێت فیکسی ئەوانە دەتوانێت چاک بکەیەوە. یان ئەگەر بخۆش ناتوانێت بچێتە حاڵەتی تێتا مەسەڵەن کەسێک دەتوانێت ئەتوو هیپنۆتیزم بکات و دەو حاڵەتەدا ئەو شتانە ئەو گرفتانە یان ئەو شتانی کە هەتە چارەسەر دەکرێن ڕاستەخۆ چارەسەر دەکرێن بە جارێک 2 جار 3 جار ئەوانە یەکسەر ئەو شانە دەدوودا دەگۆڕێن یەکسەر دەتوانێت بگۆڕدرێن. یان بڵێن حەزێکت هەیە ئەو حەزە دەتوانێت حاڵەتی تێتادا زۆر بەسەرئی دەتوودا چاک بکرێت هیوایەتێکە دەتوودا هیوایەتێکی نوێ چاک بکردێت شێوەیەکی نوێ لە ژیانکردن شێوەیەکی نوێ لە تەنانەت فێربوونیش مەسەڵەن دەبینی فێربوونی شتێکی بۆ تۆ زەحمەتە حاڵەتی تێتا دەتوانێت وارە تۆ بکردرێت کە تو ئەو شتێ زۆر ئاسان فێربی یان شتێکی زۆر شتێکی باوتر مەسەڵەن بڵێن تو کابرایەکی کە کێشت زۆرە وەزن زۆرە و بەخۆت ناوەستی کە مەسەڵەن پێش خواردنەکانت بگری پێش حەزی خواردنت بگری حاڵەتی تێتادا دەتوانێت وارە تۆ بکردرێکەتی ئەتوو بێوە شێو سەر شێوەیەکی حاڵەتی عادی لە بیرکردنەوە بەنسبەت خواردن بەنسبەت ژیانکردن جوورەکە ئاسایی بێتە ئەو شتە بۆ تو و ئەتوو بەرەبەرە کێشت دابەزێت و وەزنت کەم کات و ببێ بە وەزنێکی کێشێکی عادی و نۆرمال بێوێت کە هەست بکەیت کە ئەسان تو زەخت لە خۆ دەکەی فشار بە خۆت دێنی کە ئەو وەزنە لە تودا کەم کە ئەو کێشە لە تۆ کەم کە زۆر بە عادی زۆر بە نۆرمالی هەر هەز دەکەیت و هەر لاس لە ئەو جورە بووە. حاڵەتی تێتادا ئەو کارە دەتوانێت بکردێت بە تایبەتی لە بە شێوەی هیپنۆتیزم کە دەبینی بە خۆت ناتوانانی کەسێک دەتوانێت کارەوە تو بکە و ئەو گرفتە دەتوودا چارەسەر بکە. یان زۆربەی کێشەکانی دەرونی دەبینی گاتو گرفتێکی دەرونیت هەیە گرفتێکی کێشێکی چۆن بڵێ لە نظر ڕەوانی و مشکلێکت هەیە ئەوانە حاڵەتی تێتادا دەتوانێت هەر هەموو چارەسەر بکرێت هەموو چاک بکرێت. حاڵەتی تێتادا مێشک
دەستی دەکاتە هەموو بیرەوەرەکانی تو ینی لە سەرەتای لێدایکبوون ڕا تا ئێستا هەموو بیرەوەرەکان هەن لەوانێ زۆرشت ئەتو لەبیر چوو بێ مەسەن لە دەورانی منداڵیدا هەندێکشت بەسەر تو هاتبی کە تو ئێستا بیرت نییە بەڵام کاریگەری لەسەر ئێستای تو هەیە و دەبینی شتێکت پێ ناکرێ شک ڕقێک لە شتێکی هەیە یا گرفتێک لەسەر شتێکی هەیە و چونگە بیرە نییە نازانیت شە دەبینی شت وای بەخۆش نازانین بەڵام ئەتو خۆت ئەوا دەبینی دا حاڵەتی تێتادا دەتوانین بیبینێو کە ئەو گرفتە ئەو حاڵەتی تو ئەو مشکلێت و ئەو شتەی کەسا تێدایوە کێشەر لەگەڵی هەیە بدیترێتەوە و یەکسەر بەریتنەوەکەی شتەکە چارەسەر بکردرێ و تو ببێ بە کەسێکی نۆرمال کەسێکی عادی کەسێک کە ئازارانتر دەژیت لەوانەیە هەندێک مەسەلەن کێشت هەیە هەندێک لایانی بوێریت کەمە هەندێک شێوەی قسەکردن هەندێک ترست هەیە هەندێک شتایەک تێکە ناتوانین تێدا بڕۆی پێشێ دەو حاڵتێدا ئەوان هەموو دەتوانێت چارەسەر بکرێت و تو دەتوانانی ببێ کەسێکی بوێر کەسەکە حەزی لێ خۆدا هەموو شت بکە حەزێکی لێە بە حەزەکان و بە ئامانجەکانی بکە حەزی لێ تێکەڵ بە زۆر شت بێ کە پێشتر نەیدەتوانی ئەوان هەموو دەنە حاڵەتی تێتادا دەتوانرێت زۆر بە جوانی زۆر بەڕێکی چارەسەر بکردرێت حاڵەتەکەی دیکەی مێشکی دێڵتایە دێڵتا حاڵەتێکی زۆر ئارامتر لە هەموو حاڵەتەکانی مێشکانی لە هەموو حاڵەتەکان لە هەموو شەپۆلەکان ئارامترین شەپۆل ئێرە ینی شەپۆلەکان ئەوەندە لە خوارێن لە خوار یەک تەنها نیو هێرتز تا تقریباً دەوری 4 هێرتزە دێرەدا تۆ هیچ ئاگاد لە وەزەکانیە دەخەوی زۆر قوڵدا ئەو حاڵەتەی تەجروبە دەکەی حاڵەتەکە چۆن جسم جەستە بەدەنت وا خەریکە خۆی تەرمیم دەکا وا خەریکە خۆی نوێ دەکاتەوە وا خەریکە هۆرمۆنە گرنگەکانی کە پێویستە بۆی کە جسم بە تەواوی بەڕێکەی کار بکات دەو حاڵەتێدا خەریکە تەڕەشۆ دەبن جسم خەریکی تەرمیمکردن و چاکردنەوەی خۆیەتی ئاگەسان دەبینی جەیەک شتێک مشکلێکی گرفتێکی برینێکە فڵانێکە شتێکی دیکە یان حەسانەوەی گشتی جسم دەو حاڵەتەدا ڕوودەدا مێشکش لە حاڵەتەدا دەخەسێتەوە چونکە لە حاڵەتی عادی دایمە زۆربەی زۆری ئەوەندە فکر دەکەینەوە کە ئیجازەی حەسانەوە بە مێشک نادەین تەنانەت کە داژنیشتووی بە دانیشتوویش ئەتۆ هەر خەریکی فکر دەکەیەوە ئاینی مێشک حەسانەوەی نییە دە حاڵەتی دێڵتادا مێشک تەواو خەریکی حەسانەوەیە ینی کە دوای خەوێکی قوڵ کە هەڵدەستی هەستەکەی زۆر ئامادەی زۆر فرێشی زۆر حەساوەی ئەوەی کە تو توێتە نێو حاڵەتی دێڵتا کە بچێ نێو حاڵەتی دێڵتا قوڵترین حەسانەوەکان لە حاڵەتی دێڵتادا ڕوودەدا حاڵەتی دێڵتا هۆش نەماوە تەنیا ژێر هۆش یا بڵین سابکانشس هەیە چونگو مێشک هیچ جور لێکدانەوەیەک ناکە دێرەدا هیچ خەیاڵێک نییە هیچ خەونێک نییە تاو خەریکی ئیسراحەت و حەسانەوەیە ئەوانەی کە مێدیتیشن دەکەن ئەوانێک کە زۆر چونتە پێشە دەو حاڵەتەیەدا دە مێدیتیشندا ئەوانێک کە چۆن بڵێ ئوستادن دەو مێدیتیشندا کە من زۆر نینە وە خەبەریشن بەڵام دانیشتون و مێدیتیشن دەکەن و گەیشتونتە بە حاڵەتی دێڵتا ئەیدی ئەوە زۆر قوڵە ئەوانێک کە دەو حاڵەتەدا دەچنە نێو مێدیتیشن و دەگەنە بەو ئاستەی لە قوڵایی مێدیتیشن بەو ئاستە لە گەیشتن بە شەپۆلە کەمەکانی مێشک ئیدیۆ زۆر قوڵە ئەوان دەتوان بڵم هەر کارێک دەتوانن بەسەر خۆیاندا بێن بەسەر جسمیان بەسەر مێشکیان بەسەر ڕۆحیان کۆنتڕۆڵی هەموو شتێکی خۆیان دەبا دەست خۆیاندایە بەشێکی دیکە هەیە لە شەپۆلەکانی مێشک کە ئەویان زۆر سەریع ئەو زۆر وردە یعنی لێدانەکانی مێشکی تقریباً لە 30 هێرتز تا 100 هێرتز دەڕوا مێشک زۆر سەریعە زۆربەی بەشەکانی مێشکی وا خەریکن بەیەکەوە کار دەکەن بەپێی ئەوەی کە خەریکی چبی مەسەڵەن خەریکی فکرکردنەوەیکی قوڵی دەبارەی یەک مەسئلەدا خەریکی حەلکردنەوەی چۆن بڵێن مەسئلەیەکی خەریکی کەشفکردنی شتێکی تازای خەریکی تێگەیشتن لە شتێکی خەریکی ئیبداعێکی نوێ خەریکی بیرۆکەیەکی نوێ دەبینیەوە ئەوانە هەموو مێشک لە حاڵەتی چۆن بڵێ گامادایە مێشکوە هەموو بەشەکانی مێشکرد لێکڕەوە خەریکن دەیدەی کار دەکەن بۆ تو کە بەو شتێکە دەتێ بگەیت خەریکی فێربوونی شتێکی تازەی بەڵام زۆر بە قوڵی وا خەریکی
مێشک لەو حاڵەتە زۆر وردە زۆر سەریع لێک دەدا بێجگە لەو حاڵەتانە حاڵەتایەکی زۆر مەسەڵەن قوڵی قەڵزبوونیشدا مەسەڵەن بینی زۆر تووڕەی ئیدی تاو مەسەڵەن خەریکی چۆن بڵێ هەموو شت بە خەریکی وێران دەکەی لەو حاڵەتەشدا مێشک حاڵەتی گاما دەکە کە بە قوڵی تۆ تەنیا بیر لە یەک شت دەکەیەوە بە قوڵی وا خەریکی یەک کار ئەنجام بدەیت بێجگە لەوەش حاڵەتایەکی چۆن بڵێ قوڵی ڕوحانی مەسەڵەن خەریکی کارێکی مهم دەناو ناخی خۆتدا ئەنجام دەدەیت خەریکی ئەزمونێکی ڕوحی خەریکی چۆن بڵێ کەشفی شهودێکی خەریکی بیتیتنێکی زۆر قوڵی حاڵەتی عێرفانی و دەرونی دەویشدا مێشک لە حاڵەتی گامایە زۆرینەی مێشک خەریکەوە کار بۆ تو دەکات و بەسەری ئیش کار دەکات ئەو حاڵەتەش حاڵەتی گامایە لە حاڵەتەکانی مەسەڵەن خوارەی کە مەسەڵەن بڵین 35 40 ئەوانەیە لەوانەیە دەبینی یەک دەفە تو لە نەکاو لە شتێک تێدەکەی تێگەشتێکە مەسەڵەن ئاستێک لە تێگەشتن مەسەڵەن ئەو شتە جوورەیە ئەو دەرزانین لەو شتە ئەوانەش هەر حاڵەتی گامایە بەڵام گامایەکی لە خوارێ بەڵام کە لێکدانەوەکان زۆر قوڵ و قوڵتر دەبێت خەریکی دیتنەوەی شتێکی خەریکی ڕێخستنی شتێکی دەمەشکتدا خەریکی شتێک هەڵ دەکەی خەریکی شتێک چا دەکەی دەیدی زۆر بە قوڵی چێتە ناو وەزعەکە یان زۆر تەمەرکوز زۆر قەویت کردەوە مەسەڵەن خەریکی چۆڵام سرجرێکی عملێکی جەڕاحی خەریکی زۆر بە دقیقی فۆکس کردوتە سەر یەک شت ئەوە حاڵەتی گامایە مێشک تاو مێشک خەریکە کار بۆ تو دەکات کە ئەو شتەی بە تاوی بەڕێکی بگەێنەی بە ئەنجام ئەگەر بم هەوێ کورتی بکەمەوە لێکدانەوەیەکی گشتی بۆ هەموو حاڵەتەکانی مێشک دەتوانین ئەوای لێ بکەین بێتا حاڵەتی وەخەبەری و حاڵەتی عادی ڕۆژانەتە ئالفا حاڵەتی وەخەبەری و نیوە وەخەبەربوونە تەقریبا دەتێبوونی و وەخەبەرێکی شوێنی چەقاندنی بەزر و دەنکی هیوایەت و ئارزووکانتە لێرە توانی ئەو شتانی کە دەتێت دەتوودا وەدی بێت و بگۆڕدرێت لێرە وەکو دەنگێک بیچەقێنی و بەکارکردن لەسەری مەسەن دووبارەکردنەوەی وەکوێکە تو بەزرەی چەقاندوتە ئاوی دەدەی پێڕادەکەی وردەورە دەبێتەوە شتێکە دەتەوێت ببێتەیە مەسەن ڕۆحیاتەکە شتێکە ویستەکە هەتا دەتەوێت دەتوودا وەدی بێت دەتوودا بگۆڕدرێت بەکارکردن لەسەر خۆت لە حاڵەتی ئەڵفادا ئەو شتە دەتوودا جێبەجێ دەبێت و دەکردرێت بە ژیانی ڕۆژانی خۆت دوو کات تێک کەپتانی ڕۆژانەتەوە کاری لەسەر خۆت بکەیت یەک بەیانانکە لە خە هەڵدەستی هێشتان تاوە خەبەر ناتووی بەڵام تەقریبانی ژەو خەبەر دێ و خەبەر ناتووی ئەو حاڵەتی ئەڵفایە دوو شاوانش کە مەسەن دەتێت بنووی نەچێتە دەخە و بەڵام خەریکی خەو لێ دەکەی ئەو شەر حاڵەتی ئەڵفایە یان لە توولی ڕۆژدا ڕۆژانە مەسەن دەتێت سەرخەوێک بشکێنی ئەویش چوونە ناو و هاتە دەرەوەکەی هەر حاڵەتی ئەڵفایە دە وەختاندا توانین کار لەسەر خۆت بکەیت ئومێدێک هیوایەتێک پرۆسەیەک نوع ژیانێک نوع بیرکردنەوەیەک شتێک گرفتێک دەخۆدا دەتێت چارەسەری بکەیت یان شتێکە دەتێت پێی بکەیت ئەوانە دەتوانێت وەکو دەنگێک دەخۆدا بچەقێنی و گەشەی پێ بدەیت و ماوەیسان کاری لەسەر بکەیت بۆیکە ببێت بە بەشێک لە تو ببێت بە ئەتوو ببێت بەو نوع هیوایەتێکە دەتێت ئەو نوع حەزێکە دەتێت ئەو نوع ئامانجێکە هەتا کاری لەسەر بکەی و ببێ بەو شتێکە دەتەوێت دوای ئالفا تێتاش خاوەندیتنە ڕۆیابینینە خەیاڵکردنە ئەوانە حاڵەتی تێتانە بە پێچوانەی حاڵەتی ئالفا کە چەقاندنی بەزرە دەنکە و پێڕاگەشتنیتی دەوێدا یەکسەر دەتوانی ئەو گۆڕانکاریەکە دەخۆدا چاکەی دەتوودا ڕوو بدەن بە جارێک دوجار سێجار کە گە دەو حاڵتە دابی دەو حاڵتە لە لێرەکانی مشکل دەبێت دەو حاڵتە لە شەپۆلەکانی مشکل دابی ئەو گۆڕانکاریەکە دەتێت بەسەر خۆت بینی لە حاڵەتی تێتادا یەکسەر دەتوانانی دەخۆدا چاکانکەی و گۆڕانکاریەکان ڕێک بخەی حاڵەتی دێڵتامان هەیە دێڵتاش خەوی قوڵە خەوی قوڵ بۆ حەسانەوە و بۆ ئێسراتێکی تەواوی جسمە لە هەموو مێشک بیر ناکاتەوە چی دەکەیت بیرکردنەوەی دەمێشک دانیە دا قوڵایەکی قوڵی خەودای ئەوانەیە کە ئوستاری مەدیتیشن ئەوانیش دەتوانن بە مەدیتیشن بگەن بەو حاڵەتە مێشک و لێکدانە و بیرکردنەوەکان هەموو وەلاندراون و جسم و مێشک تاو خەریکی ئیسراحەت و حەسانەوە حاڵەتێکی دیکەی
مێشک و فێرکانسەکانی مێشکی گامایە. گاما لە لێدانەکانی مێشک شەپۆلەکانی مێشک زۆر ورد و سەریعن، دەحاڵتایەکی قوڵی بیرکردنەوە، دەحاڵتایەکی قوڵی لێکدانەوە، کەشفکردن و زانینی شتێکی نوێ، لێکدانەوەیەکی تایبەت بە یەک پرۆسەی کاریە، مەسەڵەن خەریکی بیرکردنەوە و حەلکردنەوەی مەسئەلەیەکی شتێکی تازەوە بە قوڵی واخرێکی فێر دەبی، تەجروبەیەکی عیرفانی هەیە واخرێکی مێشکی خۆدا شتێکی سەیر دەبینی، تەجروبەیەکی نوێ ساز دەکەی، دەمێشکەدا چێت شوێنێکی دیکە واخرێکی دەنگی شوێنێکی دیکە دەبیسی، واخرێکی شوێنێکی دیکە دەبینی ئەو حاڵتە عیرفانێکە دەبین ڕوودەدات تودا دەحاڵتی گامادا ئەوانەش ڕوودەدەن. ناسینی شەپۆلەکانی مێشکت یارمەتێکی زۆر دەدا بۆی کە خۆت بناسی، بۆی کە خۆت ئاسانتر بگەی بە ئەو شتانی کە دەتێ پێیان بگەی. هیوایەتێکت هەیە، ئارزوویەکت هەیە، حەزێکت هەیە، شتێکە دەتەوێت دەخۆتدا بیگۆڕی، دەتوێت خۆتدا ڕێکی بخەی، دەتوێت خۆتدا قەویتری بکەی، دەخۆتدا کەمتری بکەی، هەر نوع شتێک دەخۆتدا دەتوێت بگۆڕی یان چاکی بکەی یان قەویتری بکەی، شەپۆلەکانی تایبەتی مێشکدا، لە حاڵەتەکانی تایبەتی مێشکدا دەتوانی چاکیکەی، حاڵەتێکی وەک چقانی بەزر، دەنگ و کاری لەسەر بکەی یاننا ڕاستەخۆ بیگۆڕی. تەکنیک هەیە، تەکنیک زۆرن بۆ ئەوانە و لە نێو کەناڵی مێدیتیشندا باسی شتانە دەکەم، چۆنێتی گەشتن بە حاڵەتەکانی جیاوازی فێرکانسەکانی مێشکی کار لەسەر دەکەین لە تێلەگرامدا و ئەنواعی مێدیتیشن داناوە کە ئەتوو بگەینێ بە مەسەڵەن حاڵەتی ئالفا، ئەتوو بگەینتە بە حاڵەتی تێتا بۆی کە بتوانین کار لەسەر خۆت بکەی و ئەو هیوایەتانی کە هەتا پێیان بکەی.